نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دیدار لەگەڵ حەزرەتی موسا لە میعراجدا. یەکێکی دیکە لەو فەرمودانەی هەوڵ بۆ بەدرۆخستنەوەی دراوە، ئەو فەرمودەیەیە کە باز لە دیداری نێوان حەزرەتی موسا سەلامی خوای لەسەر بێت و پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم دەکات کە تیایدا حەزرەتی موسا هۆشداری دەدات بە پێغەمبەرمان و ڕێنوێنی دەکات بۆ ئەوەی داوا لە خوا بکات نوێژە فەرزەکان لە 50 کاتەوە کەمتر بکاتەوە. ئەم فەرمودەیە لە سەرچاوە سەحیحەکانی وەک بوخاری و موسلیمدا جێردراوەتەوە. پێشەموو شتێک ئەمە دیدارێکە نەک ئەوەی پێغەمبەرمان سەبارەت بەوەی چی بکات گەڕابێتەوە بۆ لای حەزرەتی موسا. لەگەڵەوەشدا گەڕانەوەی پێغەمبەرمان بۆ لای حەزرەتی موسا هیچ لایەنێکی نائاسایی لە خۆی ناگرێت. پێشەموو شتێک سەروەرمان تازە هەستاوە بە سەفەری میعراج و حەزرەتی موساش پێغەمبەرێکە کە هەر لە زووەوە بووەتە تاووسی ئەو جیهانە. پاشان سەروەرمان نمونەی ئەدەب بووە، هەم لە ڕەفتاریدا بەرامبەر خودا و هەم لە ڕەفتاریدا بەرامبەر حەزرەتی موسا. جگەلەوەش ئەو دڵسۆزە عەلەیه ئەلف سەڵات وەسەلام بەردەوام بە شوێن ڕێگاکانی ئاسانکاریدا گەڕاوە بۆ ئوممەتەکەی و بە شوێن هۆکارێکدا بووە بۆ ئەو مەبەستە. دەکرێت دیداری لەگەڵ حەزرەتی موساشدا لە ڕوانگەی بوونە هۆکاری شتێکی لەم شێوەیەوە نرخان دەبێت. پاشانگەر ئەمە بۆ گەڕانەوەش بێت، ئەوا گەڕانەوەی پێغەمبەرمان بۆ لای حەزرەتی موسا سەلامی خۆی لەسەر بێت لە ڕوانگەی ئەو پەیامە دەروونناسی و کۆمەڵناسیانەی بۆ زەمینە خۆشکردن بۆ لێک تێگەیشتن لەگەڵ بەنی ئیسرائیل یاخود گەلی یەهوددا هەڵی گرتووە زۆر گرنگە. جگە لەمەش سەروەرمان درودی خۆی لەسەر بێت پەیامەکەی لەگەڵ پشتڕاستکردنەوەی تەواوی پێیامبەرانی دیکەدا هێناوە. دیدارێکی لەم شێوەیە و ئەو دیدارانەی کە تێیدا ڕوویان داوە لە ڕوانگەی دەربڕینی ئەم واتە مەزنەوە زۆر گرنگە. بەڵێ پەسندکردنی پێیامبەرانی دی لەلایەن ئەوەوە صلی الله عليه وسلم ڕووداوێکی داستان ئاسایە. ئەو هەرگیز ڕێی نەداوە بەوەی لە پێغەمبەرەکانی دی بەرزتر ببیندرێت یاخود حاشا ئەوان بەکەم تەماشا بکرێن. تەنانەت جارێکیان کە دەبینێت هاوڵێک شتێک دەڵێت کە یەکنایەتەوە لەگەڵ قەدر و بەهای حەزرەتی موسادا، ئەو یەکسەر قسەی پێ دەبڕێت و دەفەرمێت فەزلی من مەدەن بەسەر موسای کوڕی عیمراندا، چونکە من لە ڕۆژی حەشردا ئەو دەبینم دەستی بە پایەکانی عەرشەوە گرتووە. لێرەشدا هێڵی حەق پارێزراوە و لە ڕێی ئەم قەدردانیەوە یەکبوونەوە پێشچاو خراوە. پاشان ئێمە بە تەواوی ئاگادار نین بە هەموو ڕەهەندەکانی شوێن، هەر بۆیەش ئاگادار نین بەوەی کە هەندێک لە ڕووداوەکان لە چ ڕەهەندێکدا ڕوویان داوە. بۆ نمونە لە هەواڵێکی دیکەدا کە سەرچاوە سەحیحەکانی فەرموودە وەک ئەحمەدی کوڕی حەنبەل و موسلیم و ئیبن ماجە ڕیوایەتیان کردووە، تەمیمل داری کە لە مەسیحیەتەوە هاتووەتە ناو ئیسلام باز لە بوونەوەرێکی تووکن دەکات کە لە دوورگەیەکدا لە نێو ئەشکەوتێکدا بینیویەتی و خۆی وەک دەجال ناساندووە. جا ئایا پێویست دەکات بە بیانووی ئەوەی کاگوایە تەمیمل داری مەسیحی بووە و ئەم شتانەشی لە مەسیحیەتەوە هێناوە، یاخود ئەوەی بڵین شتێکی وەها نەگونجاوە یەکسەر بەرەو نکۆڵی کردن لەمە بڕۆین. هیچ نەبێت ناکرێت ئەم ڕووداوە هاوشێوەی ئەو ڕووداوانە لێک بدەینەوە کە تاک لە حاڵی گۆڕان لە ئاستێکەوە بۆ ئاستێکی دی دەیان بینێت. ئەڵبەتە ناڵین کە دەبێت هەر بەم شێوەیە لێکدانەوەی بۆ بکەین، چونکە ئێمە تەنانەت ناشزانین کە تەمیمل داری ئەو ڕووداوەی لە چ ڕەهەندێکدا بینیوە. هەردوو بارە سەبارەت بە دابەزینی حەزرەتی عیسا ئیدی شێوازەکەی هەر چۆنێک بێت فەرمودەی زۆر هەیە. ئایا دەکرێت تەواوی ئەم فەرمودانە بە قسەی هەڵبەستراوی مەسیحیەکان ببینین؟ مەگەر حەزرەتی عیسا لەو پێغەمبەرە ئولول عەزمانە نییە کە ئێمە باوەڕمان بە پێغەمبەریەتیەکەی هەیە و مژدەی هاتنی سەروەریشمانی داوە؟ ئەویش پێغەمبەری ئێمەیە، هەروەک حەزرەتی داود و حەزرەتی سولەیمان و حەزرەتی موسا. ئایا دەکرێت ڕووداوگەلێکی هاوشێوەی قسەکردن لە ژێر ئاودا لە ڕێی تێلێپاتی و بانکردنی ڕۆح و خەواندنی مرۆڤەکان و هیپنۆسکردنیان لە ڕێی تەلەڤیزیۆنەوە پەسەند بکەین و ئەم ڕووداوانەی کە باسمان کردن ئیدی لە هەر ڕەهەند و شێوازێکدا ڕوویان دابێت، یاخود ڕووداوێکی وەک
شەقکردنی سینەی سەروەرمان کە هەر لە کتێبی ئەلشیفای عەلامەی قازی عەیازەوە بۆ کتێبی دەلائیلی ئەبوو نوعایمەی ئەسفەهانی و لەوێشەوە بۆ کتێبی شەمائیلی ئیبن کەسیر هەموو باسییان کردووە قبوڵ نەکەین و نکۆڵیان لێ بکەین بە بیانووی ئەوەی کە گوایە لە ڕێی عەقڵ و زانستە ئەزموونگەراکانەوە دەبێت لێکدانەوەیان بۆ بکەین؟ بەڵێ، وا گومان دەبم ئەو کەسانەی بە نکۆڵیکردن لە فەرمودە سەحیحەکان هەوڵی ڕماندنی سوننەت دەدەن لەگەڵ خەیاڵی خاوی ڕماندنی ئەو شتەی ناتوانن بیڕمێنن دەڕمێن و دەڕۆن و سوننەتیش بۆ هەمیشە لەسەر پێ و سەربەرز دەمێنێتەوە.